خێزانێک ڕۆژانە لەگەڵ دەرکەوتنی تشکی خۆر بە هەروەزی ڕوودەکەنە باخەکەیان و سەرقاڵی چنینەوەی بەرهەمی خۆماڵین. بەم جۆرە بەرهەمەکانیان کۆ دەکەنەوە و دواتر بژاری دەکەن و ئامادەیەکەن بۆ بە بەزارکردن. لەگەڵ کاری ڕۆژانەشیان هونەری ڕەسەنی ناوچەکەیان زیندوو دەکەنەوە. بەرووبوومی قەیسەکە باشە، ئێستا زەرد بۆ والەیەکەنەوە یەواشەواش وەکو خۆتان کە بینیتان. ئەمجا ئێرە وەکو لەلایەن ڕووی ئەمنیەوە با بڵێن ئێرە چەمی ڕۆخانەیە زۆر بەڕاستی زۆر ناتوانین حتا درنگارێت بمێنین و لێرانە لەگەڵ خۆراوە بوونە یا پێش ئەوەی کەەوە خۆراوە بێ ئەگەڕێنەوە ماڵ. ئەم جۆرە قەیسیە جۆری خۆماڵیە، ئەمە جۆری با بڵێن ئەجنەبی نیە، ئەمە جۆری خۆمانەی پێڵێن. ئەم خۆماڵی خۆمان تاموچێژی جیاوازە لەگەڵ تورکیەکە یا لەگەڵ ئێرانیەکە. لێرە جۆرەکەی لەبەر ئەوەی خۆماڵیە و خۆمانەیە تامەکەی شرینتر و زۆر بەتامترە لەوانی تر لەوانی با بڵێن تورکیەکە یان ئێرانیەکە. و لە بازاڕیش ئەم بەرووبوومە خۆماڵیە لە ڕووی نرخەوە و لە ڕووی کوالیتیەوە زۆر پەسەندتر و مەرغوبتر لە خەڵکی بە باشتر و بە جوانترێکە. نزیکەی 19 ساڵە بەکاری کشتوکاڵی و ڕەز و باخەوە خەریکن. خێزانەکەشی هاوکار و پاڵپشتی مام بەهمەن و منداڵەکانیەتی. ڕۆژانە کاری ئەو جیاکردنەوەی بەرهەمەکانە. ئەمە بژێوی ژیانمانە لە بەیانیەوە تێن خەریک مناڵەکان قەیسەکە تێرن بۆ بەردەمە منیشەوە جوان باش و خراپەکەی جیاوە ئەەکەم. باشەکانە بینە بازار بەداخەوە ئەو پارەی شەناکە هیلاکێکە بەس هە باشە الحەمدلله زەی و مەوی خۆمانە و وەزەی خۆمان مەشغوڵەکەین و خەلەودانمان هەیە و عیش خۆمانەکەین و نەفێدار هەنجیر و ئەمانەمان هەیە مەشغوڵ بیمانە پێوە الحەمدلله. بەرهەمی قەیسیەکەمان ئێستا پێگەیشتووە ڕۆژانە نزیکەی 15-16 سونەخە بینە بازار. باشە ئیمساڵ لە بازار پارە ئەکات هەرچەنە ئەم تورکی و ئێرانیانە هاتوون ئەم لەگەڵ مەوادی حافیز و ئەمانە بە شێواز جوانن بەڵام هیچ تامێژیان نییە. سوپاس بۆ خوایسە خەڵکانێکی واشەیەکەوە ئەزانێت ڕاستیەکان چییە و خۆیان پێشەوە ئێمە بچینە بازار خۆیان چاوەڕێی بەرووبوومەکانمانەکەن کاگەینە ئەوێ هەر بەڕاستی دێنە سەری و زۆربەی خەڵکی داوای ئەم شتە خۆماڵیان ناکات چونکە بەڕاستی خۆماڵیەکان چێژ بەخشتر و تامیشیان خۆشترە. هەرچەند چەند ساڵێکە بەرهەمی خۆماڵی دەکەنە بازارەوە، بەڵام هێنانی بەرهەمە کشتوکاڵیەکان لە وڵاتانی دراوسێ و پشت نەبەستن بەناوخۆ وای کردووە تا ڕادەیەک کاریگەری بکاتە سەر کارەکەی ئەمان. محەممەد ئەڵماس، گەلی کوردستان، قەزای داقووق.